سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستانم ئەمڕۆ باسی تەورێکی زۆر گرنگ دەکەم، تەورێکی زۆر هەستیار کە پەیوەندی بە تاکمانەوە هەیە، ئەویش بابەتی پەروەردەکردنە و بە تایبەتی پەروەردەکردنی منداڵ. پێویستە دایک و باوک چی بکات؟ چی لەسەر دایک و باوک پێویستە تاوەکو منداڵەکەی پەروەردەیەکی تەندروست دەربچێ، هەم کۆمەلگا سوودی لێ ببینێ، هەم دایک و باوک لە دەستی بەحەسێتەوە. و لە بەرامبەریشدا ڕۆڵی قوتابخانەکان، ڕۆڵی زانکۆکان چیا لە پەروەردەکردن، لە ئاراستەکردنی تاک، لە ئاراستەکردنی قوتابیان. ئێوە لەگەڵمان نابن، منەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکە لە بەشی لاواتیان دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان نابن. چۆن دایک و باوک لەم کات و لەم سەردەمەی ئێستا پەروەردەشی دروستی منداڵەکەی بکات؟ وڵاهی ئەوە ناکرێت بە یەک دووش جواب بدرێتەوە. ڕاستی پەروەردە ئێستا بەنسبەت دایک و باوک، چونکە دایک و باوەکیان خێزان پێکهێنەرەکەن لە پێگەیاندنی کۆمەڵایەتی منداڵەکان. لەبەرەوە قۆناغەکی زۆر سەختە لە بۆ دایک و باوی، خاستن لە ئێستاکە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیاوە بتوانن بە ئاسانی منداڵێکی چاک پەروەردەکەن. دەکرێت هەندێک دام و دەستگا تەندروست هەبن یان دروست بکرن لەلایەن وەزارەتی پەروەردەبی یان کەسانی دەستڕۆیشتوو بن یان سەرمایەدار بن، بتوانن بە شێوەی باشتر لەوەی ئێستاکە کە ئەو جی لە پەروەردە دەی بەداخەوە ینی نەتیجەی باش نابێت لە بۆ چەند ساڵی دیکە. مامۆستا بۆ دەڵێ بەداخەوە نەتیجەی باش نابێت؟ بە حکمی ئەو ئێمە لە نەخۆشخانەی دەرونینە، ینی ئەو کارە ساتانەمان بەڕاستی دێتە بەرچاوی، بە تایبەتی لە گەر منداڵ سۆشیال میدیا و لە یاری ئەلکترۆنیەکان زۆر ڕۆچوینە نا ئەو بابەتەی تووشی دایان کێشەی دەرونی کۆمەڵایەتی بووینەوە. لەبەرەوە ینی زۆر ئەرکەکە قورسە بە نزەر دایک و با. بە تایبەتی سەردەمی پاش کۆڕۆنای دەڵێن. سەردەمی پاش کۆڕۆنای خوێندن کرا بە ئۆنلاین و ئەوانە یان ئاوێت هەبوو، لەو کاتەوە زیاتر منداڵەکان زەرەدیان کرد. تێدا هەندێک منداڵ هەبوو تووشی ئیدمام و لەسەر سایتە سێکسیە پۆڕنیەکان، ینی ئەوە کارە ساتەکە لەوەیە بەڕاستی. ینی منداڵ هەبووە لە پۆلی 10 و 11 هەمووی دەرەجەی 190 بەسەرەوەیەوە، بەڵام لە پۆلی 12 ساقی بووە، نەیتوانیە هەدەر بچیتن. ئەوە کارە ساتەکەیە بەڕاستی هەرکە لە بۆ مستەقبەل. ئاڵوودەبوونیان بە موبایل بە یاری ئەلکترۆنیەکان واتە کاریگەری خراپی ئێستا بەجێهێشتون؟ بەڵێ زۆریش، ینی بە تایبەتی ینی بزەبت و ئەو سیفاتانەی کە ئیدمان بەهۆی مخەدەراتەوە توش دەبیتن لەو سایتە خراپەکان و یان ژیاریە ئەلکترۆنیەکان خراپتر. ئێستا منداڵێک کە ئاڵوودەی موبایل بووە، ئاڵوودەی یاری ئەلکترۆنیەکان بووە، چۆن دایک و باوکی بتوانێت وردە وردە ڕای بێنێت کە واز لەو یاریانە بێنێت؟ دەکرێتن بە ڕێخستن بیتن لە شوێنی کراوە بی، دایمەن بە بەردەوامی مۆبایلیان نەکرد نەبی، لە شوێنی نووسن و خەوتن لە کنیان نەبیتن. دەکرێت کاتەکان ڕێک بەخسترێت، لە هەمان کاتیشدا دام دەستگاکان وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن بتوانیتن هەندێک سایتێ نتوانی منداڵیان لە سەروی لە خواری 18 ساڵ بیکاتەوە، یانی سانسۆری لەسەر دابدرێ، یان دایک و باوەکە هەر بە خۆیان سانسۆر لەسەر مۆبایلەکان یان هەمان ئەو بابەتانە کە منداڵەکان دەکەن و ئەوانش بیبێنن، لەوەی بتوانن کۆنتترۆلی منداڵەکانیان بکەن لە ڕووی پەروەردەیەوە. سەبارەت بە پەروەردەی دروستی منداڵ لێرە دەبێ وەکو مەکتەب و وەکو خانەوادەی منداڵەکان دەبی هەماهەنگ بن. یعنی زۆر گرنگە لە سەرەتاوە کە منداڵ لە تەمەنی 4 ساڵیەوە کە دەستە بابلێن باخچەی ساوایان لەوێەوە بەرنامەکان دابڕێژن، چکو وەکو لە دەروونناسیش دیارە تەبیعەتی ئینسان دەتوانین برین لە 4 ساڵیەوە دەست پێ دەکات نەتاوەکو دەگاتە 10 ساڵ 11-12 ساڵ تەسبیت دەبیت، تەبایەی نەفسی ئینسانی تەسبیت دەبیتن. لەوێەوە ئەگەر ئەمە بتوانین ئەو شتانەی کە کەسایەتیەکی سەرکەوتوو دروست بکەین دەبی لەوێەوە بەرنامە ڕێژی لێ بکەین، ئەو دەتوانین دوایە برین منداڵەکە سەرکەوتوو دەبیت و سەرەتاییەوە چی فێر بکرێت، چی پێ بگوترێت بە نمونە؟ ئەتوو شت گەلک زۆرە عادەتەن ئەوانەی کە زۆر گرنگە منداڵ لەسەر بابلێن ڕەوش بەرزی فێر دەکرێتن، لەسەر ڕازگۆیی فێر دەکرێتن، لەسەر متمانە بەخۆبوون فێر دەکرێتن.
زۆر سیفەتی گرینگەیە کە دوایە کەسایەتێکی سەرکەوتوو لێ دەردەچیتن دەبی ئەوانەی ڕابێنی لەسەر بەس بە شێوازێک ڕایدێنی ئێستا من دەتوانم ڕەنگە دە خاڵی زۆر گرنگت لە بۆ بژمێرم بەڵام چێ جێبەجێ دەکا چێ سەرپەرشتی دەکا و چی ئەنجامەکان بەدەست دەگەیەنی دەبی کەسانی لێهاتوو بن دەبی کەسایی شارەزا بن دەبی با بڵێن ئەوانە خودی خۆیان بزانن ئەو پرنسیپانە بەکاربیێنن کە منداڵ پەروەردە دەکات لەسەرەوە ئەساسی. ئێستا بە شێوەیەکی گشتی دایک و باوکان چەندێک دەبینی کە گرنگی بە تایبەتی بە پەروەردەکردنی منداڵ بدەن چکە زۆر دایک و باوک دەبینی خەمیەوە دەخوا منداڵەکەی لە باشترین قوتابخانە بێ یان قوتابخانەیەکی ئاهلی بێ بەڵام چەندێک گرنگی بۆ دەدا کە پەروەردەیەکی تەندروستی فێرە منداڵەکەی بکاتن. دایک و باوکان دەبی یەکەمیشت کات لە بۆ منداڵەکانیان تەرخان بکەن ئەمە وەکو قوتابخانەیەکی با بڵێن ناحکومی کە لە هەولێر هەین هەز دەکەین منداڵ لە سۆز و خۆشەویستی داک و بابی بێبەشە لە کات تەرخانکردنی داک و بابی بێبەشە منداڵ زۆر مەشغول کرایە بە مۆبایل و بە تەکنەلۆجیا و دوورخستنەوە لە ناو خێزان و خانەوەدا ئەمە ڕەنگە تەجروبەی خۆم بەفکردێ وەکو منداڵ گەورە بوومە کۆبوونەوەی نیورانمان هەبوو کە باوکم کۆ دەبووە لەسەر سفرەدا دەنیشتی مەسەرەن ئێواران هەمان شێت دائیمەن کۆبوونەوەی خێزانی هەبوو ئێستا منداڵ بێبەشە یانەوە تەباب لە لایەکێ خەریکی دووسێ ئیش و کار و خەریکی لەگەڵ ڕێزم ینی خۆت و پارە کۆکردنەوەش پارە پەیداکردنیش پێویستە لە بۆ ضروریاتی ئێستانەکەی ژیانی ئێستا کە بتێت لە مستەوایەکی باش بژی بەڵام منداڵەکەت مهمترە لە پارە دەبی یەکەمین جار احتیاجاتی منداڵەکەت پڕ بکەیەوە دوایە شت کە بکەیت. سڵاو لێبێت دەبینم لەگەڵ خۆت کە هاتووی بۆ پێشەنگایە کە تایبەتە بە پەروەردە و لەگەڵ خۆشت منداڵەکانت هێناوە بۆچی هێناوتە؟ بێگومانکردنەوەی ئەو هەم پێشانگانێ بە زەروێتی دەزانم لە کۆمەلگە لەم زروفەی ئێستامان چکە زۆربەی هەرە زۆری بابرین منداڵەکان بەڕاستی لە دەرەوەن بابرین لە مەکتەبەکان دوورن ئێستا خاستن هاوینە ساگەر بێتەوە ئێستا منداڵەکان خۆم لەگەڵ خۆمی نایەتە ئێرە بابرهینام شتەکانیان پێدەناسێنم لەوانەیە یەکەم زاریان بێ کە بابرین شتێک معرەزە چوا گەورە ئەبینن شتەکانیان پێدەناسم بۆی ئاشنام لەگەر ئەو معرەزەکان کە دەکرێتەوە مەکتەبەکان بابرێن قوتابخانەکان چیان هەیە و چیان هەیە و بابرێن خزمەتگوزاریان چییە بۆ تەڵەبەی چۆنە کێ بابرێن ئاشناکەم لەگەر کتێب ئاشناکەم لەگەر خوێندنەوە ئاشناکەم لەگەر مامۆستاکانیان ئەوان بابرێن تەڵەبەنە لە ڕوونای تایبەتی ئێستا هەلێرەشێن ئاشناکە لەگەر مامۆستاکەوە بیدا نەبڕێن لە خوێن نوشتیوە چەندێک فێری خوێندنەوەت کردوونە بتوێت لە ڕێگای خوێندنەوە فێری پەروەردەیەکی دروستیان بکەیت؟ بێگومان خوێندنەوە هەرچەندەی من پۆلی چوارە جارە هێشتان زووە لە بۆ ئەوە بەڵام کتێبی منداڵانمان هەیە جار بە خۆم لەوان دەخوێنەوە جارش بخۆیان دەخوێنێ ینی تا ڕێدەیەک ینی باشی نێزیچین ینی وەکو باوکێک پێم بڵێ چەندە گرینگە باوک کات تەرخان بکە بۆ ئەوەی یاری لەگەڵ منداڵەکەی بکە بۆ ئەوەی پەروەردەی بکە چووکە بەشێک لە باوکان دەڵێن هیچ زەرفەتێکمان نییە بۆ ئەوەی لەگەڵ منداڵەکەمان بین یان ئەو کاتە دەگەڕێتەوە ماڵەوە کە منداڵەکانی نووسووە خەوی لێکەوتووە نەخێر بەخۆی تۆ مادەم خێزانت پێکینە دەبێت دەرفەتێک تەبی بۆ منداڵەکان دەبێت دەرفەتێک تەبی بۆ خێزانەکەت بۆ ماڵەوە بۆ هەموو ئەی شوکارەکان دەم ئێستاک بەخۆم لەگەر منداڵەکانم بەڕاستی برادەرینەوە برادەرین دەچنێ شوێنە هەڵدەستین دادەنیشی زۆر کات ینی هەر بقدر ئیمکانی خۆم وەلو زۆر کاتم دایتەوەوان لەگەڵ خۆمیان ئەجێڕم لەگەڵ خۆمیان ئەبەمە شوێنان بۆی ئاشناکەم هەموو شوێنەکان چکە بچووکن و پەروەردەیان دەوێ وەکو پەڕێکی سپی دەبی لەسەری بنووسیەوە بنین چۆنی پەروەردەکەی. سڵاو لێبێت سڵاو لە تۆش بەخێر بێن سەرچاوت چۆن پەروەردەشی دروستی منداڵەکان بکرێت پێویستیانی پێم بڵێ وەکو گەنجێک دایک و باوک دەبێت چی بکات؟ طبعا یەکەم شت منداڵ وەختی تازە دەست بە پرۆسی پەروەردە دەکاتن لە حەزانە و ڕەوزەیەوە دەست پێ دەکاتن خاستن ڕەوزە مەرحەلەی زۆر حساسات تازە 4 ساڵ و 5 ساڵە مهمترین شت ئەوەیە زیاتر ئەکتیڤیتی لەگەر بکرێتن چونکە ئێستا ماشاڵڵا منداڵەکان هەر هەمووان سەرنجیان بەس لەسەر لاپتۆپ ئایپاد مۆبایل هەموو بوویتە شاشە و ئەلکترۆنیات کۆمەلگایەکەوەی لاتێ سوشیال میدیا ئیدی هەموویتە زمانی سوشیال میدیا و ئەلکترۆنیات ئیدی منداڵیش هاتەوە لە کۆرە خۆیان بکەنەوە داکوا پێکسەر دیتادە دەستی دەرێ بڕۆ بەبوورە تەنها منداڵ ئاڵوودەی مۆبایل و سوشیال میدیایان گەنجەکانیش
وڵا ئەسڵەن گەنجەکان زیاتر لێشیان شتەکە گوازرایتەوە لە بۆ مندارەکانیش گەنجە تااقەتی منداری نێتی دەیداتە دەستەویش دوانە بە تایبەتی ئەو دایک و باوکانەی کە گەنجن زۆر موبایل بەکاردێنن تەنانەت تااقەتیەوەیان نییە پەرۆدەیەکی دروستی منداڵەکەیان بکەن بالضبط بەرەوەڵا ئەو مشکلەمان هەیە بەس دەبی بگەینە نقطەچێکەوە حەلی بکەین چکار ئەوها بەردەوام بیوای لە دیجی لە چ ڕۆبۆتیمان لێ دروست دەبیتن ئەو جیلەیەکەوا دێتن باسی حەلت کرد حەلەکەی چییە؟ زیاتر ئەوەی دەبی مندار ئەکتیڤیتی بکاتن ئەو لە عبانێکەوە دەدرێتە دەستی لە عبەی فکری بی کەمیشتی ئیش پێ بکاتن سبەی دوست بە ئیبداعاچی دروست بکاتن نەکرد ئەو هابیتنا مندارەکە بەس بتە ڕۆبۆتی و بڕواتن ئیدی ئەمەش لێە وەکو ڕەوزەی تولیپ محاولەمان کردیە زیاتر ئەکتیڤیتی لە بۆ منداری پێشکەش بکەین هەر شتێکی کەوا فێر دەکەین بە قەلەم و وەڕەقە نیە زیاتر هەمووی بە ئەکتیڤیتی و بە معاملەکردنە لەگەری لەو قۆناغە گرینگەی ئێوە وانە ڕۆژتەکانیان چۆن پێ دەڵێنەوە چۆن وا دەکەن کە ئەو منداڵێکی ڕۆژ بەرز دەرسێت وەزارەتی پەروەردە طبعا ئەو مشکلەی حل کردێ سیستەمی ئایلیدی دانە ئەمە شوکو ڕۆزی خۆمان سیستەمی ئایلیدمان بەردەست کردیا مامۆستایەکە بە خۆیان دەنێرن فێرە ڕەوشت و سلوکیان دەکات کەواکو تەعامل لەگە دەوروبەریان بکەن وەکیت دووریان بخاتەوە لە سۆشیال میدیا منداڵێک ڕەوشی خراپ بووە هات بێتە لای ئێوە گۆڕابێت توانی بێتانیانی کاریگەری لەسەر دروست بکەن ڕەوشی بەرە و باشتر و باشتر چوو بێت وڵی بە مناسبەی ئەوەی کەمە یەکەم ساری دامەزراندنمانە جاریا نمونەی خراپمان لە بۆ نەهاتیە بەس ئەکیت ڕۆزەکانی دیکە ئەو شتیان توش بووە ئەمە محاولە دەکەین ئەو نمونانێکەوە دێتنیش هەمویان باشکەین سڵاوت لێبێ دەپرسم چۆن منداڵێکی تەندروست پەروەردە بکەین بەڵێ سڵاو بەخێر بێن بە حەقت منداڵی تەندروستیان پەروەردەکەی منداڵ تەندروست دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازە پەروەردەی دایک و باوک لە ماڵەوە پێشکەشی دەکات و بابەتی دومیش هەڵبژاردننی ئەو قوتابخانەیە جا حکومی بێ یاخود تایبەت بێت کە دایک باوک بزان پەروەردەیەکی جوان پێشکەش دەکات پەروەردەی جوان خۆی دەبنێتەوە لە چۆن قوتابیەکی بەڕێز پەروەردە دەکەی چۆن ڕێزە دەوروبەر دەگرێت چۆن ڕێزە لە دایک و باوک و ژینگەی دەوروبەری دەگرێت و چۆن وابکە لەگەڵ دەوروبەری بگونجێت هاوتەمەنی خۆی تەمەنی گەورەترێ باسی ئەوت کرد کە چۆن لەگەڵ دەوروبەری بگونجێت ئێوە چۆن منداڵێک ڕادێنن کە لەگەڵ دەوروبەرەکەی بگونجێت چی فێر دەکەن ئێمە یەکێک لە هەر خاڵە سەرەکیەکانی قوتابخانەیەمە کارکردنی تیمە یعنی هەر لە باخچەی ساوانە منداڵ فێر دەکەین بە تیم کار بکات ڕێز لە دەوروبەری خۆی بگرێت ڕێز لە ژنگەی خۆی بگرێت ڕێز لە گەوران بگرێت ڕێز دەبۆچوونی جیاوازیش دەگرێت بە تەکید بیرکردنەوەی جیاواز ئێمە لە قوتابخانە بەڕاستی قوتابی ڕەخنەگر و بیرکەرەوەی جیاواز دروست دەکەین بەڵە بە تەکید بیرکردنەوەی جیاواز یەکێکە لەوانەی قبول کراوە چەندە بۆ پەروەردەکردن کۆبوونەوەی خێزانی کاریگەری هەیە بۆ نمونە جاران پیاوان زۆر لەسەر نان خواردن لە کاتی نان خواردن ئامۆژگاری منداڵەکانیان دەکرد ئێستا پێدوانیە بۆی پەیداکردنی پارە بەشێک لە باوکان بێبەشن لەوەی کە منداڵەکانیان لە کاتی نان خواردن ئامۆژگاری بکەن و ڕێنوێنیان بکەن خۆی بەتەکی ئەمە هەر ئەگەر کللتوریەن وە کللتوری کوردیش سەیریکەین پێشتر خێزانی کورد بۆ نان خواردن بۆ دانیشتن بۆ سەردان بەیەکەوە بۆ بەڕاستی بە تەکید باشترە لە نان خواردن لە سەردان بەیەکەوە بێ بەڵام بەڕاستی ژیانی ئەمڕۆندێک ئاڵۆزە یعنی ڕەنگە پێشووتر لە ماڵەوە بە تیم ئیشکرا بێت جا بابەتی زراعی بێت بابەتی ئیدارەدانی دوکانێک بێ بەیەکەوە یان هەر شتێکی تری باڵم ببێتەوە کار بۆ دەستکەوتنی مادەتی ڕۆژانە بەڵام ئێستا بەڕاستی لەگەڵ قورسبوونی ژیان لەگەڵ ئەوەی کە پێویستی بەڕاستی تاک زیاترە یعنی ئەوە هاتوتە پێشکە بەداخەوە لە شوێن جیاواز ئیش بکەین کاتەکانی ئیشکردنمان جیاواز بێت نەگونجێ نیوەڕان بێکەوە کۆبینەوە یان ئێواران بێکەوە کۆبینەوە بەڵام تەکید من پاڵپشتی لە بەیەکەوە نان خواردن بەیەکەوە کۆبنەوە بەیەکەوە سەردانکردن بەیەکەوە بەژارکردن لە بۆنەی کۆمەڵایەتی دەکەم ئەمە سەباسی وت کرد کە باوکێک دەچێتە سەردانیان بە خێزانی دەستنە شوێنێک زۆر گرینگە منداڵەکەی فێر بکە لەو شوێنەی خۆت دەبێت دابنیشی ئالێرە نابێ قسە بکەیت ئالێرە دەبێت گوێ لە کەسی بەتەمەن بگری دەبێت ڕێزە کەسی گەورە بگری ینی بە فعلی بەکردداری شتەکانی فێر بکاتن چکە منداڵ زۆر جاران تەقلیدی کردارەکان دەکاتەوە ڕاستە نەبەتەکیت خۆی پێم وایە هیچ پەروەردەیەک ناگات بە پەروەردەی دایک و باوک بەڕاستی لەبەرەوە منداڵێکی پێم وایە پەروەردەکراوی دروستیان تەندروست ئەو منداڵەیە کە گوێراڵی دایک و باوکێتی کە دایک و باوکی ڕێنمایی وردی دەکەن
چ بۆ چوونە دەرەوە لە ماڵەوە بۆ یاریکردن لەگەڵ هاوڕەکانی چ بۆ خوێندنە و چ بۆ بەشدارکردن لە بۆنە کۆمەڵایەتی نیشتمانیەکانە بەڕاستی زۆر بەخێر بن زۆر سپاسەکەم. ڕۆڵی دایک و باوک چییە لە پەروەردەکردنی منداڵێکی تەندروست؟ بەڕاستی دایک و باوک ڕۆڵی کاریگەریانەیە لەسەر دروستکردنی ڕۆڵەکانیان، بەڵام لەو سەردەمەی دەبینی تەکنۆلۆژیە کاریگەری زیاترێ لەسەر منداڵەکان. دایک و با بە حکمیەوەی ئیشکردن و کاسبی و مەشغوڵەتی دەرێ ئەو کاریگەریە نیمە لەسەر منداڵەکانی، بە حکمیەوەی زۆرترین کاتی لە دەرێ بەسەر دەبا بۆ پیاکردنی بژێوی ژیانی منداڵەکەی. بژێوی ژیان بە جۆرێک قورس بووە باوک ئاگای لێ پەروەردەی منداڵ نەماوە؟ بە تاکید وایە جاروێ دایک و باوکەکە لە بەس نیوەی شەوێ یان درەنگ دێتەوە لێ وەختی کارکردنەکەیدا منداڵەکەی بەس لە خەوێدا دەبینی. کاتێک ئەو منداڵەکەی دەڕوا بۆ قوتابخانەی بەڕێدەکەت دایک و باوک کاروان نووسووە سەعات 9 دەستەی شێ ئەو سەعات 2 دێتەوە، یعنی کاتەکانی ڕێگنەیە خستیە حتا لە ڕۆژە پشوەکانیشدا منداڵەکانیان دەوری سەعات 12 و 1 بەخەبەر دێن. دایک و با بە شتێکی تر مەشغوڵە. ڕۆڵی کاریگەریان ئەو تۆ نمایە لەسەر منداڵەکانیان. سۆشیال میدیا کاریگەری زیاترە لەسەر پەروەردەکردنی منداڵ بەو سەردەمی ئێستا دەبینە. پێشەوەی بێمە سەر بابەتی سۆشیال میدیا کۆبوونەوەی خێزانی چەندێک ڕۆڵی هەبووە. جاران بۆ نمونە باوک لەسەر سفرەی ناخواردن ئامۆژگاری منداڵەکانی دەکرد، ئامۆژگاری خانەوادەکەی دەکرد. ئێستا هەز ناکەی وەکو خۆ دەڵێ بژێوی ژیان قورس بووە منداڵ بێبەش بۆ لەو ئامۆژگاریانە. بەڕاستی ئێستا و کۆبوونەوەی خێزانیانە زۆر زەکمە بە حکمەوە سەر عایلەی گەورە هەموو مەشغەڵەتە. یعنی ئەو کۆبوونەوەی خێزانی کە جاران دەکرا هەموو لە ماڵێک لە ماری بابە گەورەی خردەبوونەوەیان لە ماڵە داچی خردەبوونەوە خوشکوبراەکان لە یەک ماڵی کۆدەبوونەوە. ئەو کۆبوونەوەیکی خێزانی بوو هەموو ئاگیان لە بژێ و مشکیلە و خۆشی و ناخۆشەکانی یەکتر هەبوو. بەڵام ئێستا زۆر کەم بۆ ئەوە بەحکمە ئێستا شتێکی دریش هاتەنە ئەوەی مەزرعە پێ بۆ خەرک ڕاست دەڕوە لەو مەزای نیوە لە ماڵێ بەجێ من نیوە دەستەوێندە پەرتەوازەیەکی زۆر پێوە دیار بووە. مامۆستا با بپرسم ئەگەر دایک و باوک خۆی خوێنەر بێ خۆی گرنگی بدا بە خوێندنەوە پێدوانیە کاریگەری کەم تا زۆر لەسەر منداڵەکەی بەجێ دێڵێ بۆ ئەوەی ئەویش کەم تا زۆرێک بخوێنێتەوە هەر خەریکی بەکارهێنانی موبایل نەبێت، هەر خەریکی یاری ئەلکترۆنیەکان نەبێت. بەڕاستیەوە لەسەر ڕۆشنبیری دایک و باو ڕادەوەستی هەندە دایک و باو هەیە گرنگی زۆر بە ئیشکار و کاسبیەکەنە دەوەندە ڕۆڵی گرنگی بە منداڵەکانی دەدا. تەبعاً ئەوەی باسم کرد بیدایەتی ئەوانە هەموو ڕێژەیی نیە، ئەوە ناتوانین لەسەر کۆمەلگایەکی تەعمیم کەبرێ ئەتوو سەتاسەد ئەو کۆمەلگای هەموو پەرتەوازە بووە هەموو ڕێژەیە. تەبعاً لە هەموو کۆمەلگایەکیدا ئەوە دەبی کە کاریگەری دایک و باو چەند لەسەر منداڵەکەی دەبی. بەڕاستی ئەوەش هەیە دایک و باو هەیە ژیانی خۆی یان بژێوی ژیانی یان پەروەردەی ڕۆڵی مندارەکەی کاتی لە بۆ دابین کردیە کاتەچی دابین کردێ لەگە منداڵەکەی بستە دەرەوە یاری لەگە بکە کاتی خوێندنەکەی بەخۆی متابعە و چاودێری بکاتن تاوەکو پەروەردەیەکی تەندروستی لە دەربچی لە دوا ڕۆژدا. دایک و باوک چۆن منداڵەکەی بە پەروەردەیەکی دروست تەندروست بکاتن یان با بڵێم چۆن ڕێنمایی بکاتن چەندێک گرینگە هاوکاری بێ لەگەڵی بێ لە قۆناغە جیاوازەکاندا. سەبارەت بە بواری پەروەردە و فێرکردن دایک و باوک ڕۆڵش ئەساسی هەیە. دومیان مامۆستا یعنی وەتا دوو ژینگەمان هەیە لە بواری خوێندن ژینگەی ماڵەوە و ژینگەی دەرەوە. ژینگەی دەرەوەش مەبەستمان ژینگەی قوتابخانە و کۆلێژ و پەیمانگاکانە. دایک و باوک پێویستە ینی مراعاتی هەستی ئەو تەڵەبەی بکاتن با بڵێن خاستن کە ئێستا قوتابیانی پۆلی 12 لە حاڵەتە چی با بڵێن زۆر سترێسدانە ئەوەی کە دەوری دۆمی هەیە ئەوەی کە ئێستا دەرەجەکی هینایە دەرەجەکەی بەدڵ نییە پێویستە دایک و باو لەوەی تێبگا کە ئەو قوتابیە تەواو هەوڵی خۆیدایە تەواو ماندی بووە قابلیەتەکەی هەرە و دەرەجەیە بۆ و تەواو لەگەڵیان بن. ئەواتە زۆر فشاری نەخاتە سەر فشاری دەرونی نەخاتە سەر بۆی بێزار نەبێت لە خۆی و لە ژیانی خۆی. سەبارەت ئەو فشاری دەرونی واتە با بڵێن کابرا هەفتای هینایە ئەتو لۆ 80 نەهینا لۆ 90 نەهینا فلان ئەوەندە هینا فلان ئەوەندە هینا ئەوە لە ناخەوە دەڕوخێتن یانت پێویستە لەگەڵی بی هەفتاتی نایە قسمەتی خوایە قابلیەتەکەت هەرەوەندە بووە دەستت خۆشمی ماندی بووی. کاتی پڕکردنەوەی فۆرمیش پێویستە قوتابیەکە خۆی ئارەزومەند بێت چ بەشێک هەڵدەبژێرێت کامەین لەگەڵ حەز و خولیاوی یەک دەگرێتەوە ڕەنگە باوکەکە حەز بکە منداڵەکەی بچێتە بەشێکی پەروەردەی منداڵەکە خۆی حەز بکە بچێتە بەشێکی دیکە بۆیە پێویستە باوک ڕەچاوی حەز و خولیایەکانی منداڵەکەشی بکاتن. ئەو قوتابیە کە 12 ساڵ خوێندیتی ئەکید لە بۆ ئەوەی خوێندیتی شتێکی لە مێش خۆیدانایە لە مستەقبل ببتە چ لێ ئەمن داوا لە دایک و باوکان دەکەم داوا لەو کەسانش دەکەم کە فۆرمی زانکۆڵانی پڕ دەکەنەوە کار لەو بوارەی دەکەن
لەگەڵی بن هەتاوەکو بە ئامانجی خۆی بکاتن بە حەزی خۆی بگاتن چونکە ئەمەش دەتوانین تەڵەبەک ئەگەر نەوەتنەوەی هەبی هەمومان لامان ڕوونە چێن دەریوەری دەگری بەس لەوانەیە بەخۆی حەزی لە غێر قسم بی حەزی لە غێر اختصاص بیتن لێە لە کۆتاییەکەی حەزی تەڵەبە دەورە دەبینیتن ئەوانەی کە فۆرم پڕ دەکەنەوە پێویستە چۆن لەگەڵی دابنیشن چەند کاتی پێ ببەخشن ئەمن هەروەچی ڕوونکردنەوەک لە بۆ تەڵەبان و وەچی تکایەک داوایان لێ دەکەم کاتێک کە ئەتو فۆرمی زانکۆلانی پڕ دەکەیەوە لە هەر جێچ پڕ دەکەیەوە لەکن هەر شخصەش پڕ دەکەیەوە حتا ئەگەر بە خۆشت پڕ دەکەیەوە معلوماتە تەواو وەرگێ لەسەر بەشەکان چونکە ئەتو لە فۆرمی زانکۆڵانی مەفروزە 50 بەشی اختیارکەی لۆ 50 بەشەی ئەکید لە یەکەچیان ناوت دێتەوە لێ ئەتو ڕیزبندەکەی بە مەزبوطی بکەی و معلومات لەسەر بەشەکان هەبیتن نەک یەکێک دانیشی لە پشت کۆمپیوتەری 50 کلیک لۆ بکە و 50 بەشت لۆ دانێ و خلاص محاولە بکە لە بەشەکان تێبگە دەرەجەی تو لە چ نێزیکە ئەتو با بڵێن حەز لێ لە مستەقبل ببێتە ئەوە لە ڕیزبندەکەی پاشە و پێش پێ بکەین و خۆی باشتر مامۆستا سڵاوت لێ بێت پەروەردەکردنی منداڵ لە چ کاتێکەوە دەست پێ دەکات و پێویستە ئەرچی دایک و باوک چیە لە پەروەردەکردنی منداڵدا بزانە بەڕێزم ئێستا بە شێوەیەکی گشتی یعنی ئەمە پەروەردەکردنی منداڵ جگە لەوێ کە ئەرکە لەسەر خۆمان وەکو مامۆستا و بەڕێبەر لە قوتابخانە حتمما زۆرش گرینگە کە داک و بابرێن ڕۆلیان هەبێ لەو بوارە چونکە زۆربەی داک و بابان بەداخەوە طبعاً کاتی دەینە قوتابخانەکان وا دەزان کە تەواو ئەرکەکە لەسەر قوتابخانەیە دەبی فێر بن دەبی هەبووی بزار بن دەبی فێری ڕێزگرتن ببن بەڵام زۆر گرینگە لە ماڵش داک و باب لەگەریان بن چونکە پەروەردە و فێرکردن بەڕاستی وەکو حەلەقە وایە یعنی ئەمن لایەکی دەگرم وەکو قوتابخانە بابرێم لە هەمان کاتدا داک و بابش لایەکی دەگرین وەنیا کەواتە ئەمن لایەکی بردم ئەو بەتەنێ پێ ناکرێت لە هەمان کاتدا ئەوش لایەکی بەتەنێ پێم ناکرێ وەنیا لۆیە دەبی پێکەوە هەردووکمان ئیشکن هەتا ئەو منداڵە گیتکەیە بابرێن ببتە سەرکردەیەکی سەربەخۆ لە مستەقبەڵ و بتوان بێ بگاتە ئەو ئامانجەیکە دەیەوێ بەخۆی دەیەوێ کەواتە دەبێ هەماهەنگی هەبێ لە نێوان دایک و باوک و بەدڵنیاییەوە بەدڵنیاوە شتێکی زۆر گرینگە هەمیشەوە دەرێم دەبی پێکەوە ئیشکن لەسەر ئەو شتا بابرێن ئەرکنیە تەنها لەسەر قوتابخانەوە ئەرکشنیە تەنها لەسەر داک و باب ئەرکە لەسەر شانی هەردووکمان ئێستا بە شێوەیەکی گشتی ئەو قوتابیانەی کە دێنە لای ئێوە دایک و باوکەکانیان ئێوە کە خوێندنەوەیان بۆ دەکەن چەندێک گرنگی بە پەروەردەکردنی منداڵەکانیان دەدەن ئێستا بە شێوەیەکی گشتی الحەمدولillah لە خۆی بزیاد بیانی ئەوەندە قوتابیانی کە بابرێن لە قوتابخانەی ئێمەنا بەڕاستی داک و بابیان هاوکارن و زۆرش گرنگیان پێ دەدەن زۆربەی جاران کە دێنە ئیدارە مەسەرەن دەرین مامۆستا ئەمن ئامانجی من تەنها ئەوە نییە کە منداڵی من فێر ببێ ئەم دەبێ منداڵی من شخصیەتیشی باش ببێ بزان بێ و ڕێز بگرێ لە کەسی گەورە قسەی مامۆستایەکەی وەرگری چونکە یعنی بەخۆت دەزانێ ئێستا ماشەڵڵا دەتوان برێن زمانی سۆشەڵ میدیایەوە نیە یعنی زۆربەی زۆری منداڵان بابرین گرنگی وەها نادن بە ڕۆلی مامۆستای کە دەبی بەجێ بکەن وەچی زمانی ما ئەو جەلۆیە الحەمدولillah بەڕاستی ئەو داک و بابانەی کە هاتنە لای ئێمە زۆر هاوکارن دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم کە هەر داک و بابک کە هات سیوا لە کنەمە بێ یان لە قوتابخانەیەکی تر بێ گرنگی بەو شتانە بدە چونکە زۆر مهمە ئێوە چەندێک واتان کردووە کە قوتابی خوێندکار لە سوۆشیال میدیا خۆی بە دوور بگرێت لە یاری ئەلکترۆنیەکان خۆی بە دوور بگرێت چۆن ڕێنماییان دەکەن بزانە بەڕێزم ئێستا بە شێوەیەکی گشتی طبعاً ئەمە زۆر سیمینارات ئەو شتانەمان ڕێک خستێ لە بۆ قوتابیان چۆنە شتەکە یعنی ئەم قەت پێیان نارێم بە تەواوی خۆت دوور بگرە لەبەر ئەوەی سوۆشەڵ میدیا لەلایەکی بابرێن گرنگێکی زۆریشی هەیە ئەتو دەتوانێت مەسەرەن کاتی ریسێرچ دەکێت دەتوانێت بە دوو معلوماتی بگەڕێوەنیا شەرت نییە مەسەرەن ئەتو تەنها کاتی خۆی بەسەر بێ بەگەمە و ئەو شتانە ئەو جەلۆیە کاتی سیمینارات ئەو شتانەیان پێشکەش دەکەن یاخود وەرکشۆپە یان مەسەرەن چاڵاکیە کە مامۆستا لەگەر قوتابیان دەکاتن فێریان دەکەن دەرێن ئەو شتا وایە زۆر مهمە بەڵام وەکو چەک وایە چەکێکی کە دوو لایەنی هەیە ئەتو دەبی بزان بێ کوبەکاری دێنێ وەکو قوتابی زۆر گرنگە ئەتو زیاتر بابرێن بە دوای معلوماتی بگەڕێ ئێستا ئیدوکیشنال ڤیدیۆمان زۆرەوە نیە یعنی جار وای ئەمە بابەتێک کە شەرح دەکەن مەسەرەن لەوانەیە قوتابی تێنەگا بەڵام دوو ڤیدیۆی لێدا تەواو یەکسەر لە مێشتی دەچەقی ئەوجا ئەوەیە ئەمە ئەوە بەو شێوازە فێریان دەکەن نەک تەواو بڤەیە نابی دەستان لێدن لە هەمان کاتشدا نەک ئەتو بچێ کاتی خۆی هەمووی بەسەر ببێ لەو شتەدا مامۆستا بە کورتی دەپرسم یاریکردنی دایک و باوک لەگەڵ منداڵەکانیان لە کاتی یاریکردندا ئامۆژگاری بکات چەند گرینگە چکەوە لە کاتێکی خۆشی خۆیدایە بتوانێت بە قسەی خۆش ڕێنمایی بکاتن
لەو هەڵانەی کە هەیتی وردە ورداوە بکە قۆناغ دوای قۆناغ وازی لە بێنێ وای بەدڵنیاییەوە طبعا ئەو شتێکی زۆر زۆر گرنگە بە خۆتان دەزانن منداڵ کووە یعنی منداڵ بابرێ مخلوقەکی زۆر بەریئە ئێستا نەگیشتە و قۆناغی کە بتوانی لە ژیان تێبگا ژیان لایوی ئەسڵەن یاریە ئەوجە لەو کاتەیە بەڕاستی زۆر مهمە کە داکوبا بتوان بن بابرێن تەواصلێکی گرنگ لە مابینی خۆیان و منداڵەکانیان دروستکن فێریان کرد یعنی ئێستا ئەمەیەکێک بە خۆمان لە قوتابخانە زۆر اعتیماد لەسەر چاڵاکی دەکەن لە بۆ فێرکردن یعنی ئێستا مەسەن دەرسێکی بیرکاری ئەگەر ئەمن بێن بخۆم ئەوها شەرحەکەی پێ برێم لەوانێ بێزار ببێ مناڵە و تاقەتی تێبزان بە یەک کۆیەک دەکا دوو وەنیا بەڵام ئەمن گەمەیەکی لە پێشی بێنن مەسەلان شتێکی لە پێش دانێم بەو شێوازە زۆر بە جوانی فێر دەبی ئەو جەلۆیە یعنی زۆر مهمە ئەو شتە بەڕاستی و هیوادارم کە داکواب گرنگی بۆ شتێش بدن بینین ڕۆژانە تەکنۆلۆژیا بەرەو پێشچوون بەخۆی دەبینێ بەڵام لە پاڵیدا دەمانوێت بپرسین چۆن تەکنۆلۆژیا بەکاربێنین بۆ پەروەردەیەکی تەندروستی منداڵەکان وڵا سپاسان دەمەوە تەوەرە زۆر جوانە پێم باشە جارێ داکوبابەکانمان شارەزا بکەین لە تەکنۆلۆژیا لۆی ئەوان ببنە پاڵنەرێک لۆی منداڵەکانیان هەرچەندە ئێستا دەتوانم بڵێم لە خوێندنگاکان بەداخەوە تەنها خوێندنگاکە ئەهلیەکان زۆر گرنگی بە لایانی تەکنۆلۆژیا دەدەن ئەمە پێویستمان بەوەیە کە تەکنۆلۆژیا بگوازدێتەوە ناو ناوەندە خوێندنە نائەهلیەکان ینی حکومیەکان نامەوێت لە کەرتی گشتی لەوێەوە بگوازدێتەوێ مامۆستایەکان شارەزا بکرێن دواتر قوتابیان شارەزا بکرێن بێگومان ئەوەی کە ئێستا هەیە لێرە لەسەر تەکنۆلۆژیا بێگومان ئەگەر حدودی 5 ساڵ وەرگرین کۆمەلگایەکی دی وڵاتە چیدی پێشکەوتنە چیدی ینی ئەمەش دەبینە داهێنەر چونکە ئێستا تەنها بەکارهێنەری لێ زۆر ئاسانی شەیشەکە بەڕاستی لەبەرەوەی ئێستا هەر زانکۆیەک ساڵانە دەیان خەریجی کۆمپیوتەر پێدەگەینی تەنینجا چ زانکۆی حکومی چ زانکۆی ناحکومی بیتن هەر ئەوانە دابمەزرێنەوە دەتوانن ئەو گۆڕانکاریە بکەن لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست سوود لە تەکنۆلۆژیا وەرگیراوە بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروست بکرێن بەڵێ وەڵاهی دەست پێشخەری هەیە بەڵام زۆر کەمە ئەو کەمیەش وا دەکە کە لایەنە نێگەتیڤەکە زاڵ بیتن بەسەر لایەنە پۆزەتیڤەکە لێ ئەمە پێمان باشە هەمومان ئەم هەموو جار ئەو قسەیە دەکەم زۆرترین کات دەڵێم مەرج نییە ئەمنی لا بسپۆڕک بم پێت ینی دەشێ ئەو ئیشی پیشەوەرەکیشبی دەشێەوە ئیشی کەسەکی کە لە سلچی پەروەردەش کار نەکە لە سلچی زانکۆش کار نەکە دەست پێش خەربی لە بۆ ناو ماڵ و منداڵی خۆی لە بۆ ناو دەستی کۆمەلگا هەموو ئەو زانیارانی کە هەیە لەسەر تەکنۆلۆژیا لەسەر هۆشیاری تەکنۆلۆژیا لە ڕێگای میدیای بەڕێستان لە ڕێگای میدیایەکانی تر بگوازینەوە ینی زۆر جار ئەمە شتێک دەکەینە پێوە دەڵێن تاکە کاتێک بە دیار مۆبایلەکەی دەستی دادەنیشیتن باشە ینی ئەگەر لۆ نمونە 1000 پۆست ببینیتن لە ڕۆژە کە دەبینی بەڕاستی چکەمە داتامان وەرگیتێ خەڵکی لە هەرێمی کوردستان حدودی 7 ساعت لە 9 ساعت مۆبایل بەکاردێنین ئەگەر 1000 پۆست ببینی کاکە 1000 پۆست نا 100 پۆستی ببینیت چونکە ڕێژەی پۆستە خراپەکان زۆری نەترە ئەو دەبتەوە کاریەوە ئەگەر من دوو پۆستی باشیش ببینم شارەزایەکەم یان تەکنۆلۆژیایەکەم یان هۆشیاریەکەم نەگاتەوە ڕادەیە کە پێویست بیت لێ دیسان دەڵێن بەڕاستی ینی تەواو مەگەیشتە قۆناغەکی نازانم زیاتر لەوەی درەنگتر پێم وایە کە کۆمەلگایەکە تێک دەچێتن ئەگەر درەنگتان لەلایە کە منداڵ لە هەرێمی کوردستان ڕۆژانە چەند مۆبایل بەکاردێنێت بەڵێ وڵاگەل پلتفۆرمەکان وەرگین لەسەر پلتفۆرم چونکە منداڵ کە مۆبایل بەکاردێنیت حتممە پلتفۆرمێک بەکاردێنیت زۆربەی داکوباوکان ئەسڵەن پێیان وایە کە منداڵەکان تەنها یوتیوب بەکاردێن لە کاتێک نازانن کە ئەوە یوتیوبی منداڵان ئەمە یوتیوبی کیدسمانێت تایبەت بە منداڵان دایکوباوک دەتان ئیسیفادە لە یوتیوبی بکەن منداڵان لە هەرێمی کوردستان بۆ 5 کاتژمێر بە پێی داتاکان کەمە ڕاپرسیمان کردی ڕاپرسی دیجیتاڵیمان کردە منداڵان 5 کاتژمێر اینجا زۆربەی یان ئایپادی خۆیتی یان تیڤی بەکاردێنی و بەداخۆز ڕێژە زۆری نەکەین مۆبایلی داکوباویان بەکاردێنن خاستن مۆبایلی دایکیان کەەوە ڕێژەی زۆر خراپە مامۆستا سڵاوت لێبێ و دەپرسم چۆن دایک و باوک بە تایبەتی بتوانێت کۆنتترۆڵی منداڵەکەی بکات لە بەکارهێنانی سوۆشال میدیادا بەخێر بێت چاوم بەنسبەت پەروەردەکردنی منداڵ لە ڕۆژگاری ئەو ڕۆدا جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو ساڵ بە ساڵ لەبەرەوەی تەکنەلۆژیا کاریگەری خۆی لەسەر پەروەردە زیاد دەکاتن لەناو خێزانەکان و لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردندا ئەوەی ئەوڕۆ زیاتر گرنگی پێدەدرێتن لە پەروەردە و فێرکردندا پێویستە داک و باوک ڕەچاوی زۆر شت بکەن لە پەروەردەکردنی منداڵەکاندا بەتابەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆتە یەکێک لە بەشە سەرچەکانی ژیانی مرۆڤ کەوا دەکاتن منداڵەکانیان دوور بکەونەوە لە پەیوەندی کۆمەڵایەتی لە دایک و باوک زۆر جار منداڵەکان دەبنە هۆکاری ئەوەی کەوا مەسەلەن لە ژوورێکدا
لە تەنیاییدا خۆیان دەبینەوە بە تەکنۆلۆژیا خەریک دەبن بەمەش وا دەکات پەروەردەی خێزان دیستانش دووری مەسەلەن دووریەکی وا دروست دەکاتن دایک و باوک مەسەلەن زیاتر چاودێری منداڵەکانیان کەمتر دەکەنەوە لە بۆ پەروەردەکردنی منداڵوا پێویستە گرنگی بە نزیکبوونەوەی منداڵ و چاودێریکردنی منداڵەکانیان لە ناوەندەکانی خوێندن لە ماڵەوە و هەروە هەفتانە بتوانێتن ڕۆژانە یان چەند ڕۆژدارێک لەگەڵ منداڵەکەیان پێداچوونەوەی ئەکادیمی خۆیان و پێداچوونەوەی پەروەردەکردنی خۆیان کردوەوە زۆر جاران لە ماڵەوە منداڵەکە دەبینی شتێک یان ڕەفتارێکی نامۆ دەکاتن دەبێت بۆ پێداچوونەوە بەو شتە بکەیت بە دوواداچوونی لە بۆ بکەیت بزانێ ئایا ئەو گۆڕانکاریە کە ڕوویداوە لەو منداڵەدا لە ناوەندەکانی خوێندن بووە یاخود لە دەرەوە بووە نەشتە بووە ئەمە یەکێکە لە کارکتەرە سەرچەکانی کۆمەلگای ئێمە پێویستە دایک و باو لە نزیک و لە دوورەوە چاودێری منداڵەکانیان بکەن. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر پەروەردەکردنی منداڵ. بێگومان دایک و باوک ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ئاراستەکردن و پەروەردەکردنی منداڵ. دایک و باوک دەتوانێت منداڵەکەی بە زۆرێک پەروەردە بکە کە هەم کۆمەلگا بەحەسێتەوە هەم دایک و باوک سەربەرز بێ پێوە بچێتە شوێنێک شانازی پێوە بکات هەم ئەو منداڵە سبێک دەبێتە فەرمانبەرێک پۆستێک وەردەگرێ کەسێک دەرنەچێک گەندەڵ بێ و زڵم لە هاوڵاتیان بکات و زڵم لە خۆی بکاتن بەڵکو لە بەرامبەریشدا پێویستە قوتابخانەکان ناوەندەکانی پێگەیاندن و فێرکردن ڕۆڵی کاریگەری خۆیان ببینن لە ئاراستەکردنی قوتابیەکی تەندروست لە ئاراستەکردنی قوتابیەکی باش و ڕێکوپێک بۆ ئەوی بینێرنەوە بۆ کۆمەلگا ئەو قوتابیەک بێ کە جیاواز بێ لەوەی کە کەسێک لە قوتابخانە دەخوێنەوە کەسێک نهاتۆتە قوتابخانە دەبێت جیاوازەکەی پێوە دیار بێتن و خەڵێک کە زۆر گرنگە ئەویژەوەیە ئێستا لەم کات و ساتەی ئێستادا دەبینین منداڵ زۆر خەریکی بەکارهێنانی مۆبایلە زۆر خەریکی بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکانە بۆیە پێویستە دایکواک بە زۆرێک لە زۆرەکان بە شێوازێک لە شێوازەکان بتوانێت کۆنتترۆڵی منداڵەکەی خۆی بکات و وردە مۆبایلەکەی لێ وەربگرێتەوە خەریکی ینی با بڵێم فێری خوێندنەوە و فێری نووسینی بکاتن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن